تقريبا 3 ساڵە زەواجم کردیە. 3 ساڵ. بەڵێ 2 جار چوومە عەمرەی. لە بۆ منداڵی چوومە. یەکەم جار کە چوومە عەمرەی مارەیم لەسەر عەمرەی بوو چووم. دووەمین جاریش لە بۆی چووم کە خوای گەورە منداڵە چی ساڵحم بداتێ. یعنی دکتۆر نەمایە نەکەم، جێ نەمایە نەکەم، دەڵێن هیچ عەیبت نییە، تەنها دەبتە 2 مانگ دەبتە 3 مانگ منداڵەکە دەمری لە زگم. جاری وایە یعنی دەچمە جێیەکی دادەنیشم ئەوەیە دەڵێن ئەگەر یەکێک شایستە بێ خوای گەورە دەیداتێ. یان ڕوبەڕوو بە منیان گوتی ئەتوونە زۆچی. جاری وایە مامۆستا یعنی زۆر دڵم تون دەبی، دادەنیشم بەس دەگریم، دلم دەبی بێ ئەدەبی نەبی بەرامبەر خوای گەورە کە ناشکری دەکەم. جاری وایە دەگریم لە بۆ منداڵی زۆر حەزم لێ ببمە داک. خوشکە گەورەکەم لەم 3 ساڵەیە چەند جار مناڵت لەبات چووە؟ 4 جار مامۆستا. جارێکیان عەمەلیات کرام منداڵەکە یعنی دکتۆر 1 سەعاتی لە بۆ دانابوومەوە، وەزعم زۆر خراپ بوو، منداڵەکە خاری جەڕحەم بوو. دکتۆرەکان ناڵێن عەیبت چییە؟ هیچ یعنی ئیشەعەم گرتیە چیان دکتۆری باش پیاوەکەم مەعاش خۆرە. وەڵڵاهی مامۆستا پارەمان قەرد کردی، ئێستا یعنی پارەکی زۆرە قەردارین، هەمووی لە بۆ دکتۆرانە. ئاخر جار ئیشەعەم گرتیە، یعنی دەڵێ خوای گەورە چاوە لە ڕەحمی خوایبی هیچ دیارنی ئەو منداڵە لەبەر چ دەمری. یعنی هەندە جار پێم دەڵێن وەڵا دەبی ئەو کەسە خوای گەورە خۆشی بێ شایستە بێ. وەڵڵا مامۆستا شەوان شەو نوێژی دەکەم، زیکرەکان هەمووی دەکەم. 2 جار چوومە عەمرەی. خوشکە گەورەکەم بەڵێ یەکەم هیچ عیبادەتیە بە نیەتی مناڵبوونەوە مەکە، نە بۆ عومرە بچۆ بۆ مناڵ، یعنی نە لەبەر عومرە بچۆ بۆ مناڵ، نە لەبەر مناڵە شەو نوێشکە، نە لەبەر مناڵ هیچ عیبادەتێ بکە. بینی خۆت لەگەڵ خوای گەورەیان خۆشکە. گەر خوای گەورە لە چارەی تۆی نووسی بێت مناڵت پێ بەخشێت. یەهەبو لیمن یەشاء ئیناثا، خوای گەورە ویستی لێبێ تەنها کچ ئەدا بە یەکێک. وەیەهەب لیمن یەشاء الذکور، ئەگەر ویستیشی لێبێ بەس کوڕێداتێ. ئەو یوزەویجهم ذوکرانا وئیناثا، ئەگەر ویستیشی لێبێ هەم کوڕیان ئەداتێ و هەم کچیشیان ئەداتێ. وهەشیانە وەیەجعل منهم عەقیمە، جاری واشەیە خوای پەروەردگار بە نەزوەکی یەکێک ئەهێڵێتەوە. يهب لمن يشاء إناثا ويهب لمن يشاء الذكور أو يزوجهم ذكرانا وإناثا ويجعل من يشاء عقيما إنه عليم قدير. خوای گەورە هەم عەلیمە زانایە و قەدیریشە و بۆ هەموو شتەکان ئەندازەی پێشاوە. خوشکی گەورەم جارێ ئەو کەسێک کە پێت ئەڵێ دیارە خوای گەورە لێت ڕانابینێ یان پێت ڕانابینێ ئەمە کوفرە و ئەبێ ئەو کەسە بترسێ خوای گەورە هەموو مناڵەکانی لێ بسەنێتەوە لە باجی ئەو قسەی لەو کوفرەی کەوا کردووە. و پاشان مانای ئەوە نیە ئەگەر کەسێک مناڵی هەبوو ئەم کەسە بەختەوەرە و ئەم کەسە ئیتر مانای ئەوەیە شانسی هەیە یان خوای گەورە خۆشی بێت. نەخێر، جاری وا هەیە مناڵ ئەبێتە گەورەترین سەریەشە بۆ دایک و باوک. ئەوانەی کە خەڵکە کوژن چییە؟ خۆ لە زیێرا بەوە نەهاتوونە، لە کەوکەبێکی ترەوە نەهاتوونە. مناڵی دایکێکە کە تەمەنای کردووە ئەو مناڵی بێت کە چی ئێستا زەلام کوژی دەدەچووە. ئەوەی کەوا هەتکی حیا و ئابڕووی خەڵکەکە لەسەر ناموسی خەڵک ئەیگرن، باشە حیای عەشرەت و تایفەیەکە با کێیە؟ ئەوە مناڵی ئەو دایکەیە کە تەمەنای کردووە ئەو مناڵی بێت. ئەوەی کەوا چەقووە لە خەڵکەدا، ئەوەی کەوا ئێستا خەریکی داوێنپیسی و شەرواپیسیە، ئەوەی کەوا ئێستا ئیفساد لەسەر عەرزا بڵاوە کاتەوە، هەمووی کێیە؟ هەمووی ڕۆڵەی ئەو دایکانەیە کەوا تەمەنایان ئەکرد ڕۆژێ لە ڕۆژان بیانگرنە ئامێزی خۆیانەوە. بۆیە بڵێ خوای گیانداوا لێکم مناڵم پێ ببەخشە ئەگەر خەیری پێوەیە، خەیریشی پێوە نییە خۆت ئەزانی ڕەب العالەمین. بۆیە ئەگەر خوای گەورە لە قسمەتی تۆی نووسی بێ مناڵت ببێت وەڵڵاهی مناڵتە بێت و قسەی هیچ کاریگەری لێ نەکات. جنش هەتان نەمرێت هەتان نەمرێت لە قسەی خۆی ناکەوێت. ئیتر ئەمە پیاوانی سامن لە ژیانمە بە هیچ کەسێکم نەوتەوە بۆچی مناڵتان نابێت. هیچ پیاوێکیش بە خەڵکی نەوتووە بە پیاوی تری نەوتووە. بەس ئەمە لە ناو ژنا هەیە، لە ناو ژناوە بۆچی مناڵت نابێت؟ عیب لە کێتانە؟ لە خۆتە یا لەوە؟ ئەمە بەس لە ناو ژنا هەیە. کەیفی خۆتانە پێتان ناخۆش یان پێتان خۆشە کەیفی خۆتانە. لە ناو پیاوە شتیوانیە بە هیچ جۆرێک
هیچ پیاوێک لە هیچ مەدریسێکا لە ڕووی پیاوێک نادا بڵێ ئەرێ بۆ مناڵت نابێت هیچ پیاوێ ناڵێت عفو مامۆستا جاری وایە دڵم زۆر توم دەبیتن یعنی زۆر دەگریم سبەینان کە هەڵدەستمەوە حەز دەکەم منداڵک ئەوها لە تەنیشتن بیان دەچمە مەدرسە چکە منداڵیان دەبی یعنی حەز ناکەم تەماشای دەم ئەها تۆ 3 ساڵە زەواجت کردووە یعنی بۆ ئەم هەموو مەراقە لە خۆی لە مناڵ با بە خەڵک خەڵکێکەیە 10 ساڵە مناڵی نییە وەک تۆ ناکات وەکو تۆ ناکات بەڕاستی تۆ موالیدە چەند ساڵی خوشکەکەم مامۆستا 29 ساڵم 29 ساڵی ئینشاء الله خوای گەورە 9 دانە مناڵت دەداتێت ئەگەر پێت خۆشە خوای گەورە 29 مناڵت داتێت سپاس دەکەم مامۆستا جێراگرتن دوعای خێرمان لێ بکەم مامۆستا هیچ عەجەلە نییە لەسەر خوای گەورە ڕاستانە بەس عەجەلەت نەبێ گوێش لە ژن مەگرە گوێ لە هیچ ژنێک مەگرە ئای ژن خوای گیان